تسبيني همو ما كان پسند بکرێت و ئەنجومەنی سەرکردایەتی هەڵبژێردرێت انشاءالله هەمووی جێبەجێ بێت بینێ دەنگ لەسەر مادەکانی کابێ 20 مادە ماوە کە پەسەند کرێت. تەلارخان ئەوەی کە دەوترێت هەندێک لەو مادانی کە ماوە پێویستە بە ئەنجومەنی سەرکردایەتیەوە بۆی سبێنێش ڕاستەخۆ مادەکان پەسەند بکرێت و ئەنجومەنەکە هەڵبژێردرێت. دروستە ئەمە؟ ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی و شێوازی هەڵبژاردنەکەی پەسەند کرا، بەڵام ئێمە ئیسمانە کۆی مادەکان هەمووی دەنگی لەسەر بدرێت و زۆرترین گفتوگۆشتە هەبوو لەلایەن بەشداربووانەوە و زۆرترین قسەکردن چکە مەرج نەبوو هەموو ئەندامانەی کە بەشدار بوون لە لیژنەی پێڕەوە بەشدار بوو ئەندامەکانی کەشیان لەگەڵا ببێت چکە خۆتان نەزان 6 لیژنە دروست بوو بۆیە کۆی ئەندامەکانیکە کە بەشدار نەبوون لە لیژنەی پێڕە و جارێکە مناقەشەکە دەوتێت ئەو ناکۆکیانی کە هەیە ناکۆکیەکان ناکۆکی هەیە لە نێو کۆنگرەدا یاخود بۆ لایەنێکی زاڵ بەسە لایەنێکی دیکەدا ئەم دەنگۆیانی کە دەوترێت وەکو وتەبێژی کۆنگرەمان بۆ بینەران بڵێ ئەوانە دوورە لە ڕاستیەوە کەم جاش بێم لە لایەنکاریان شوێنی کە بێت جگە لە ئەوەی کە ئەندامانی کۆنگرە کە زۆرترین مناقەشە هەبوو لەسەر مادەکان هیچ شتێکیکە نییە و ئەوانە هەمووی دوورە لە ڕاستیەوە. بەس لە ناکۆکیەکان لە نێوان تیمی حیزبی و حکومیدایە کە تیمی حیزبی داوا دەکەن کە ئەوانەی پۆستی حکومیان هەیە بەشدار نەبن لە ئەنجومەنی سەرکردایەتی و تیمی حکومیش داوا دەکەن بە هەمان شێوە مافیان هەبێت لە ئەنجومەنی سەرکردایەتی خۆیان کاندید. ئەوە هیچ ناکۆکێکی نەخسۆتە ناوین، بەڵام جیاوازی ڕاهەیە لەوەی کە کۆمەڵی پۆست هەیە پۆستی سیادین، یعنی پێویستەکە ئەوانە ئەگەر لە ئۆرگانەکە شابن گرنگە لەبەری و لە پۆستە سیادیەکانان پێویستە هەر پلەی سەرکردایەتیان هەبێ. بەڵام ئەوەی وەزیرە وەکیل وەزیر لەگەڵ پەرلەمانتار ئەوانە مافی خۆپاڵاوتنیان نییە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی، بەڵام پۆستە سیادیەکان جگە لە سەرۆکی هەرێم و جێگرەکەی، سەرۆکی حکوومەت جێگرەکەی، سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی، ئەوانە جگە لەوانە هەر ئەندامێک سەرکردایەتی کە مافی خۆپاڵاوتنی نابێت ئەگەر پۆستیکەی هەبێت بۆ مەکتەبی سیاسی. تەلارخان سبینێ وادەی ئەوەی کە هەیە کۆنگرە کۆتایی پێدا خۆ ئەگەری درێژ بووی هەیە بۆ بەڕاستی ئەمە ویستمان ئەم ڕۆژ تەواو ببێ، بەڵام زۆرترین گفتوگۆ هەبوو لەسەر ئەو مادانە و وتراژ ئەبێ زۆربەی ئەنجومەنی سەرکردایەتی لەگەڵ شێوازی هەڵبژاردننی ئەنجومەنی سەرکردایەتی بەیانیش دوو ئەنجومەن ماوەتەوە کە تەسەوڕەکەم بانی زۆرترین گفتوگۆی لەسەر بێ ئەنجومەنی پشتیوانی و ئەنجومەنی پاراستنی بەرژەوەندی باڵەکانی یەکێتی نیشتمان کوردستان. سەرکردایەتی بە لیستی ئاشکرا دەبێت یاخود بە نهێنیە؟ ئەوەی پەسەند کرا بە لیستی نهێنی دەبێت، بڵین داخراو نەک نهێنی داخراو دەبێت، بەڵام ئەگەر لە لیستی زیاتر هەبوو ئەوە هەڵبژاردننی بۆکە، بەڵام ئەگەر یەک لیست بوو بە دەنگدانی ئاشکرا دەبێت. لە کۆنگرەکانی ڕابردوودا ئەگەر بێت و ئەندامێکی سەرکردایەتی مافی خۆکاندیدکردنی هەبێ بۆ ئەنجومەنی سەرکردایەتی لەسەر ئەساسی ناوچە و ناوچەگەری بۆ کوردمان لەسەر ئەساسی ناوچەکان ئەگەر ئەمە لەم پەیڕەوەدا بەم شێوە جێبەجێ نەکرێ واتە لە پارێزگایەک چەند کەس مافی چەند کەس دەبێ بە ئەندامی سەرکردایەتی؟ ئەوەی پێشووتر لەسەر ئەساسی باسنەکان بوو کە لەوانەیە ئەمە کاریگەری سلبی بەجێشت بێ لەسەر یەکێتی لەبەرەوەی کە هەمومان نوێنەراتی شار و شارۆچکان ئەەکەین، عنی ئێستا من خۆم بە نوێنەری نەک بخۆم بە نوێنەری بەڵکو نوێنەری دۆ و کەرکووک و ئەنیش نەک، بۆیە ئەمە ئەو جاکاریە خراپە بەتایبەتی لە ناو حیزبە، بەڵام ئێستا ئەو 6 کەسە لە هەموو ناوچەکان هەموو شارەکان لە بەرچاوە گیرێ بەس نەک لەسەر ئەساسی بازنەوە بازنەکاری. باش تەلارخان کێ ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی هەڵدەبژێرێت یاخود کێ بۆی هەیە بێ بە سەرکردایەتی؟ هەیە دەوتێت لیستەیە لەلایەن سەرۆکی یەکێتیوە، ئەم بابەتە باسکراوە لەنێو کۆنگرە ئەوەی کە مافی خۆپاڵاوتی نیە بە پێی ئەو مەرجانەی کە پەسەند کرا ئەمڕۆ لە ناو کۆنگرەیە بە پێی ئەو هەر کەسە مەرجانەی تێدا بێت ئەتوانێت خۆی پاڵەوێ، ئەتوانن قائم لیستیشیان هەبێ، بەڵام وەکو سەرۆک بافڵ نەخێر، چونکە سەرۆک بافڵ سەرۆکی هەموو یەکێتی نیشتمانی کوردستان و یەکێتیەکانە لەبەر ئەو جاکاریە ناکات. تەمەنی تایە مەرجی تەمەن مەرجی ئەوەی کە هیچ جونحێکیان جنایەکی لەسەر نەبێت و لە ڕووی ئەوەی کە ئەهلی کاملی هەبێت کۆمەڵێ لەو مەرجانی کە ئەوێ و مەرجێکیش ئەبێ پەرلەمانتار و وەزیر و وەکیل وەزیریش نەبێت چکانە مافی خۆپاڵاوتنیان. بەڵێ لە پێش هەر لە سڵای 20 بوو، بەڵام بۆ ئەم کۆنگرێ لە سڵای 25 ڕێژێژنا لە سڵای 25 لە ئەنجومەنەکانی یەکێتی نیشتمانی کوردستانە کەسی ئەنجومەنە. تەلارخان چێ یعنی
لەوێ دەبێت کاتی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی هەڵدەبژێرێت هیچ ئەندامێکی کۆمیسیۆن لەوێ دەبێت لەلایەن چیەوە بەڕێوە دەچێت کۆمیسیۆنی عراق لێرابێ لەگەڵ لیژنەیەکیش لە وەزارەتی ناوخۆی کەس لە پەیوەندیدارە لە محافەزە پەیوەندیدار بە کاروباری ناوخۆی حیزب ئەوانیش لێ بن جگەلەوەی ژمارەیەک دادوەر لە ئیستئنافی سلێمانی و ئیستئنافی گەرمیان لێرابن پاڵپشت بە ئەو یاسانی کارپێکراوەکان کە قانون ئەحزاب ئەیگرێتەوە.